یاری کۆتایی خولی تازە پێگەیشتوانی کوردستانە. هەردوو تیپی پارێزگای هەولێر، هەندرێن و هەولێر دوای 16 یاری لە قۆناغە جیاوازەکان توانیویانە بگەنە ئەو یاریە و ڕکابەری نازناوەکە بکەن. یاریەکە لەسەر یاریگایانەی پێشمەرگەی هەولێر لە پیرمام ئەنجام دەدرێت. سەرەتا پاڤێل عەبدوستار بەم لێدانە زەنجی مەترسی بۆ هەولێر لێدا و ستونی گۆڵی هەژاند. هەردوو تیپ بە ئاستێکی تاڕادێک لە یەکەوە نزیک دەردەکەوتن و ناو بەناوە هەوڵی گۆڵیان دەدا. مستەفا قابیل بربەستی یەکسانی شکاند و لە خولەکی 37 گۆڵ یەکەمی بۆ هەولێر تۆمار کرد. هەولێر بە دوای گۆڵی دومیش دەگەڕا. ئەمجارە هێژە ستونی گۆڵی هەندرێنی لەراندەوە. یەک خولێک بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم شاباس شاکر لە بێئاگایی بەرگریکاران و گۆڵ پارێزی هەندرێن لە دوورەوە گۆڵی دومی بۆ تیپەکەی تۆمار کرد. لە نیوەی دوم هەندرێن بە پەرۆشەوە هەوڵی کەمکردنەوەی جیاوازێکە و هاتنە نێو کەشی یاریەکەی دەدا. هەوڵەکانیان بەردەوام بوو بۆ گۆڵ بەڵام بێسوود بوو. تا دەهات ئەرکی تیپەکەش قورستر دەبوو. لە خولەکی 55 ناوبژوان فیکەی لێدانی سزای بۆ هەولێر لێدا. مستەفا قابیل جێبەجێ کرد بەڵام کەیوان ڕئیسی گۆڵ پارێز بە گەڕاندنەوەی تۆپەکە ئاهێکی بۆ کوڕانی شین پۆش گێڕایەوە. ڕێوار هەوڵی کەمکردنەوەی جیاوازەکەیدا. ستون وەڵامی نەخێر بوو. هەوڵەکانی هەندرێن بەردەوام بوو. ئەحمەد خالیدیش لە دوورەوە بە لێدانێکی بەهێز گۆڵی هەولێری کردە ئامانج. یوسف پاڵەوان ئاسا بەرپەرچی تۆپەکەی دایەوە. لە خولەکی هەفتە عەبدولموعەز ساهی بە ئەسیستی مستەفا قابیل گۆڵی سێمی بۆ هەولێر تۆمار کرد و هیواکانی هەندرێنی لە گۆڕنا. یاریەکە تا کۆتایی بەم ئەنجامە مایەوە. هەولێر بووە پاڵەوان. الحەمدوللا ئەمە هەموو ئامانجمان ئەوە بوو کە بگەینە نیهایی. گەیشتنێژ الحەمدوللا بەس لە نیهای موفق نەبووین بە غەڵەتی خۆمان و گۆڵچی و دیفاع و ئەوانە 3 گۆڵمان خوارد و خوا موفقی نەکردین. بەس الحەمدوللا شکرین چ بکەن دەبین ڕازی بین بە نەتیجەکەی. ئینشاڵڵا ساڵی دابێ بتوانین ئەنجامەی باشتر بەدەست بین لە نیهایەکەی بین ئینشاڵڵا. بۆ فەسڵی خۆیان مەتوانیمان دووەمی سەراستی کوردستان بین. ڕاست یەکەمرین بەس الحەمدولیلاش قۆناغەشی باشمان بەڕێشتامە عمرێکی جارشمان لە ڕاضی لە پێشمایە و ئینشاڵڵا و تیپەوە هەموو لاعیبەکانش دەبنە هاوینەکی باش و تیپیەکەم خێریش تێدا ئینشاڵڵا لە لاوان لە پێشکەوتوان قەرەوی دەکەن. الحەمدوللا ئەو ڕۆژتوانمان براوە بین لە یاریەکەی ئەوڕۆدا. دەستخۆشی تاو لە دەستەی کارژێڕیان هەولێر و دەستەی ڕاهێنەرانیان هەولێر دەکەم و تایبەتی کاپتن فۆق کاپ سەردار و کاپتن ئیسا و تەواو یاریزانان بەخێرات نیوەی خۆسەی و شێژەکەم. الحەمدوللا ئەو ڕۆتوانمان موفقین دەستان خۆش. والله زۆر سپاس ئێوە دەکەین سپاس کەناڵەکەش دەکەن کە زۆرمان بوون لە گەیمە و لە هەموو یاریەکان ئامادە بوون و زۆر سپاس ئەوان دەرە خۆشەویستانش دەکەم کە زۆر پاڵپشتیمە کرد و خوا موفقکردن و توانمان یاریەکە سێبێز ببینەوە گەمەکە یەکلایەکەن لە شۆتی لە ئەفتایمی یەکەم. دوای کۆتایی هاتنی یاریەکە خەڵاتی باشترینەکان دابەشکرا. یوسف نەوزاد لە تازە پێگەیشتوانی هەولێر بە باشترین گۆڵپارێز دیاریکرا و مستەفا قابیلیش بە باشترین یاریزان لە هەمان تیپ. پاڤێل عەبدوستار لە تازە پێگەیشتوانی هەندرێن خەڵاتی گۆڵکاری پێبەخشرا کەوە هاوشێوەی سامی سەعید لە پێشمەرگەی سلێمانی بە تۆمارکردنی 6 گۆڵ بوونە گۆڵکار. دواتر یاریزانانی تیپی تازە پێگەیشتوانیانەی هەندرێن مەدالیای پلەی دومیان لە ملکرا و هەولێریش مەدالیای پاڵەوان بوون. نازناوی خولەکەشیان بەرز کردەوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.